ڕێز و سڵاو بۆیەوە بینەران و بیسەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە لەگەڵتاندان بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی جومعە. سەرتاش بە سەردێڕی چەند هەواڵێک دەست پێ دەکەین. ناڕزایەتی خەڵکی پولدەشت و ماکۆ دژ بە بێئاوی. کۆبوونەوەی خەڵکی ئاوایی یەلقۆنی ئاغاج لە تیکاب. چالاکی ژینگە پارێزانی مەهاباد لە ناوچەی گەشتیاریکانی لۆسەی پیرانشار. بەرزڕاگرتنی یادی گیانبەخت کردوانی ژینگەی سنە لە مەریوان. بەڕینەوەی پەنجەی سێبەندکراو لە زیندانی ورمێ. سەپاندنی سزای زیندان بەسەر دوو هاوڵاتی لە سەقز. کۆبوونەوەی شۆفێرانی بار هەڵگرت لە بۆناب. خراپی دۆخی تەندروستی حەڤە بەندکراوی سیاسی لە ژووری تاکە کەسی زیندانی قزل حەسار. ناڕزایەتی خەڵکی پۆلدەشت و ماکۆ دژ بە بێئاوی. ڕۆژی پێنجشەممە نوێی گەلاوێژ دانیشتوانی شارەکانی پۆلدەشت و ماکۆ لە ئەزبڕینی بەردەوامی ئاو ناڕزایەتیان دەربڕی. بە پێو دیمەنانەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا بڵاو کراونەتەوە، خەڵکی ناڕازی جادەی سەرەکی نێوان پۆلدەشت و ماکۆیان داخستووە و بە وتنەوەی دروشم دژایەتی خۆیان لەگەڵ ڕژێمی ناکارامە و گەندەڵی کۆماری ئیسلامی نیشان داوە. کۆبوونەوەی خەڵکی ئاوایی یەلقۆنی ئاغاج لە تیکاب. ڕۆژی چوارشەممە هەشتی گەلاوێژ دانیشتوانی گوندی یەلقۆن ئاغاج لە شارستانی تیگاب دژ بە چالاکی معدەنەکانی ئەو ناوچەیە ناڕزایەتیان دەربڕی. بەوتەی ناڕەزیان شیرکەتە معدەنیەکانی سەر بە سپەی پازاران هەموو کەنگاکانی شارستانی تیکابیان تاڵان کردووە بە بێ ئەوەی سوودێکیان بە خەڵک گیان دەبێت. کۆمپانیەکانی سەر بە سپای پازاران زێرابی معدەنەکان تێکەڵ بە ئاوی ڕووبار و زەویە کشت و کاڵیەکان دەکەن و زیانێکی زۆریان بە جوتیارانی ئەو ناوچەیە گەیاندووە. هەروەها بەهۆی لەناوبردننی لە وەرگاکان ئاژەڵداران ناچار بوون مەڕ و ماڵاتەکانیان بۆ ناوچە دوورە دەستەکان بگوازنەوە. چالاکی ژینگە پارێزانی مەهاباد لە ناوچەی گەشتیاریکانی لۆسەی پیرانشار. ڕۆژی پێنجشەممە نوێی گەلاوێژ کۆمەڵێک لە ژینگە دۆستانی شاری مەهاباد لە هەڵمەتێکدا ناوچەی گەشتیاریکانی لۆسەی پیرانشاریان لە زبڵ و پاشماوە پاکردەوە. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ زۆربەی بەشداربووانی ئەو چالاکیە ئەندامانی گروپی شاخەوانی ئەورازی مەهاباد بوون و پاشخاوێنکردنەوەی سێرانگەی کانی لۆسەی پیرانشاریش داوایان لە خەڵکی کوردستان کردووە کاتێک سەردانی ناوچە گەشتیارەکان دەکەن زبڵ و پاشماوە لە دوای خۆیان بەجێنەهێڵن. بەرزڕاگرتنی یادی گیانبەختکردوانی ژینگەی سنە لە مەریوان. ڕۆژی سێشەمە حوتی گەلاوێژ وەرزشوانانی شاری مەریوان لە چالاکیەکدا ڕێزیان لە یادی حەمید مورادی چیاکۆ یوسفی نژاد و خەبا دەمێنی گیانبەختکردوانی ژینگەی سنە ڕاگرت. بە پێی زانیاریەکان ئەندامانی یانەی تۆپی پێی مەریوان پێش دەستپێکی یاری نێوانیان و تیمی فوتباڵی پاوە پلاکاردێکیان بە وێنەی حەمید مورادی چیاکۆ یوسفی نژاد و خەبات ئەمێنی بەدەستەوە گرتووە بە وتنەوەی دروشمی ناوتان گەشاوە بێت ڕۆڵەکانی کوردستان. ڕێزیان لە یاد و بیرەوەریەکانیان گرتووە. بەڕینەوەی پەنجەی سێبەندکراو لە زیندانی ورمێ شەوی چوارشەمە هەشتی گەلاوێژ حکومەی بڕینەوەی پەنجەی سێبەندکراوی ڕاگیرا و لە زیندانی ورمێ بە فەرمانی دادستانی پارێزگای ئەزەربایجانی غەربی بەڕێوە چوو. بە پێی راپۆرتی کانونی مافی مرۆڤی کوردستان شەوی چوارشەمە پاش سەڵکردنی دەستی سێبەندکراو بەناوەکانی مێهدی ڕۆستەمی، مێهدی شەرەفیان و مێهدی شاهیوەند، چوار قامکی پەنجەی هەریەکەیان بە تۆمەتی دزیکردن بڕیوەتەوە. ئەو سێبەندکراوە لە ساڵی 94 هەتاوی لەلایەن پۆلیسی ورمێ بە تۆمەتی دزیکردن دەست بەسەر کرابوون و حکومەکەشیان بە چاودێری پەیمان خانزادە سەرۆکی زیندان، سعید نووری جێگری دادستانی و چەند بەرپرسی قەزای دیکەی ئەزەربایجانی غەربی جێبەجێ کراوە. جێگای ئاماژەیە کە پێشتر و لە ڕێکەوتی هەشتی خەزەڵوەری 1403 هەتاوی سزای بڕینەوەی پەنجەی دوو بەندکراوی خەڵکی سەرپۆلی زەهاو بە ناوەکانی شەهاب و مێهرداد تەیموری لەو زیندانە جێبەجێ کرا. سەپاندنی سزای زیندان بەسەر دوو هەوڵاتی لە سەقز. هیوا ئەمینی و بەهبەن فەیزی دوو چالاکی مەدەنی خەڵکی سەقز لەلایەن دەدەی ئینقلابی و شارە
بە دەمانگ بەندکران و 20 ملیۆن تمەن جەریمەی ماڵی محکوم کران. بە پێڕاپۆرتی کۆڵبەر نیوز، هیوا ئەمینی و بەهمەن فەیزی لەلایەن دادگای ئینقلابی سەقز بە سەرۆکایەتی قازی موجتەبا جەباری بە تۆمەتی تەبلیغ دژی نزام هەر یەکە و بە 5 مانگ زیندان و 10 ملیۆن تمەن جەریمەی ماڵی محکوم کراون. شایانی باسەکە سزای زیندانی ئەو دوو چالاکە مەدەنیە بۆ ماوەی 2 ساڵ تەعلیق کراوە. کۆبنەوەی شۆفێرانی بار هەڵگر لە بۆناب. شۆفێرانی بار هەڵگر لە شارستانی بۆناب ڕۆژی پێنجشەمە نۆی گەلاوێژ لە ناڕەزایەتی بە دۆخی خراپی پیشەی و معیشەتی خۆ پیشاندانیان کرد. بە پێڕاپۆرتەکان شۆفێرانی ناڕازی بە کۆبوونەوە لە بەردەم پایانەی ئەو شارە خوازیاری داباشکاری یەکسانی بار وەلانانی جیاوازی چوونە سەرەوەی نرخی کرێبار پێدانی سوتەمەنی بە نرخی گونجاو دابینکردنی لاستیک و پارچە یەدەگی ئۆتۆمبیل هەروەها پێدانی بیمەی تەکمیلی بوو. ناڕزایەتی بازاڕیانی ئیسفەهان لە ئاز نەبوونی کارەبا. بازاڕیانی ئیسفەهان ڕۆژی پێنجشەمە نۆی گەلاوێژ لە ئاز بڕینی بەردەوامی کارەبا ناڕزایەتیان دەربڕی. بە وتەی کاسبکارانی ناڕازی بڕینی 3 بۆ 4 سەعات کارەبا لە ڕۆژێکدا زیانی زۆری لێداون و هەموو دوکاندارەکان نەیانتوانیوە ژنەراتۆر بکڕن. بڕینی کارەبا لە حاڵێکدایە کە ئیدارەی بەرق هەرمان قەبزی مەسرەفی کارەبا بۆ دوکانداران دەنێرێت و بەردەوامیش داوای پارەی زۆرتر دەکات. خراپی دۆخی تەندروستی حەڤە بەندکراوی سیاسی لە ژووری تاکەکەسی زیندانی قزل حەسار. دۆخی تەندروستی حەڤە بەندکراوی سیاسی مانگرتوو بە ناوەکانی لوقمان ئەمینپور، مەیسەم دەهبانزادە، ئەبول حەسەن منتەزر، عەلی موعێزی، خۆسرە و ڕەهنەما، هەمزە سەواری، ئەسەدوڵڵا هادی، ڕەزا سەلمانزادە، ڕەزا محەممەد حسێنی، مستەفا ڕەمەزانی، سەلاحەدین زیایی، ئەرشام ڕەزایی، ئەکبەر باقری، زەردەژ ئەحمەدی ڕاغب، ئەحمەد ڕەزا حایری و محەممەد شافعی پاش 6 ڕۆژ مانگرتن لە خواردن لە ژووری تاکەکەسی زیندانی قزل حەسار دۆخی تەندروستیان ناجێگیرە. ڕۆژەی چواری گەلاوێژی 1404 هەتاوی گاردی ئەمنیەتی زیندان هێرشی کردە سەر بەندکراوانی سیاسی قزل حەسار و کۆمەڵێک لە بەندکراوانی دایە بەر لێدان و حەڤە کەسی بۆ ژووری تاکەکەسی گواستەوە. پێشتر ئەو بەندکراوانە لە ئاز بەڕێوە چوونی سزای سێدارەی مهدی حەسەنی و بێهروز ئێحسانی هەروەها دوورخستنەوەی سعید ماسووری بۆ زیندانی زاهدان ناڕزایەتیان دەربڕی بوو. ماوەی 6 ڕۆژە ئەو حەڤە بەندکراوە لە بەندی تاکەکەسیدا مانیان لە خواردن گرتووە و هەندێکیان وەکو عەلی موعێزی کە نەخۆشی شێرپەنجەی هەیە دۆخی تەندروستیان ناجێگیرە و پێویستیان بە دەرمان لە دەرەوەی زیندان هەیە. گواستنەوەی 6 بەندکراوی زیندانی گونبەدی کافوز بۆ بەندی تاکەکەسی. ڕۆژی سێشەمە حوتی گەلاوێژ 3 کەس لە بەندکراوانی زیندانی گونبەدی کافوز پەیوەست بە کارزاری سێشەمانەی نابۆ ئەعدام بوون و 6 کەسیشیان لەلایەن هێزە ئەمنیەتیەکانەوە بۆ بەندی تاکەکەسی گوازراونەتەوە. ناسناوی یەکێک لەو بەندکراوانەی کە ڕەوانەی بەندی تاکەکەسی کراوە بریتە لە زولفەقار یازدان دوست. زولفەقار خەڵکی شارستانی ئازادشار لە پارێزگای گوڵستانە و مانگی جۆزەردانی ساڵی 1403 هەتاوی لەلایەن هێزە ئەمنیەتیەکانەوە دەست بەسەر کرا. ئەو بەندکراوە سیاسیە دواتر لەلایەن دادگای ئینقلابی گورگان بە تۆمەتی تێکدانی یاسایشی گشتی بە 1 ساڵ زیندان و 74 زەربە شەلاق محکوم کرا. جێبەجێکردنی سزای قامچی و بەندکراوەش بە وەحشیانەترین شێوە بەڕێوەچوە و ناوبرا و ناڕزایەتی دەربڕیەوە، بەڵام دادستانی گوڵستان باخی پێنەداوە. گوشاری ئیدارەی ئیتلاعاتی خۆرەماوە بۆ سەر بنەماڵەی فاتمە خۆشڕوو. بەناماڵەی فاتمە خۆشڕوو بەندکراوی سیاسی پێشوو لە دەست بەسەرکراوانی خەزەڵوەری 1398 هەتاوی لەلایەن ئیدارەی ئیتلاعاتەوە خراونەتە ژێرگوشار و هەڕەشەیان لێکراوە. بەوتەی ئەو چالاکە سیاسیە کە ئێستا لە دەرەوەی وڵات دەژین. ئیدارەی ئیتلاعاتی خۆرەماوە باوکی بانگێش کرد و پێیان وتووە کە بە هەر شێوەیەک ئەتوانێت کچەکەی بگەڕێنێتەوە یان وەسیقەی قورسی بۆ دابنێت. داواکاری ئیدارەی ئیتلاعات لە حاڵێکدایە کە فاتمە پێش کۆچکردن بۆ دەرەوەی وڵات بە دانانی وەسیقەی ئازاد یان بە وەسیقە ئازاد کراب. ئێستا
وەزارەتی ئیتلاعات دەیەوێت بنەماڵەکەی بەبارەمتە بگرێت لە ڕۆژانی ڕابردووشدا. براکانی فاتمە لەلایەن ناوەندە نێتیەکانەوە بانگهێشت و پاش دەست بە سەرکران هەڕەشەی توندیان لێکراوە. چوونە سەرەوەی نرخی دۆلار و هەڵکشانی تەوەڕۆم لە ئێران. بە پێڕاپۆرتی چالاکانی کرێکاری نرخی مادە خۆراکیەکان بە ڕێژەیەکی بەرچاو زیادی کردووە و بەشێکی زۆر لە خەڵک توانای دابینکردنی سەرەتایی ترین پێداویستیەکانی ژیانیان نییە. بە پێڕاپۆرتی ڕۆژنامەکانی ئێران نرخی دۆلار بۆ سەروی 90,000 تمەن هەڵکشاوە و هاوکات نرخی مادە خۆراکیەکان بە ڕێژەی 42% زیادی کردووە. چونە سەرەوەی نرخەکان لە حاڵێکدا کە سومەیە گوڵپور سەرۆکی کۆمسیۆنی باڵای کانونە سنفیەکانی کرێکاران پێشتر ڕایگەیاندە بوو، هۆشداری معیشەتی بۆ چینی کرێکاری ئێران لێدراوە و توانای کڕینی بنەماڵە کرێکاریەکان تا ڕادەیەک دابەزیوە کە حەق دەستی یەک مانگیان تەنانەت بەرگەی 15 ڕۆژ ناگرێت. منداڵانی ئەو چینە هەموو تووشی کەم خۆراکی بوون و ئەو بابەتە داهاتووی وڵاتی خستووەتە مەترسیەوە. لە سێدارەدانی 5 بەندکراو لە چەند زیندانی ئێران ڕۆژانی سێشەمە و چوارشەمەوە تا 7 و 8 گەلاوێژ حکمی ئەعدامی 5 بەندکراو بە تۆمەتەکانی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر و کوشتنی بانقەز لە زیندانەکانی ئەهواز، خۆم، ئیلام، تەورێز و شیراز جێبەجێ کراوە. بە پێڕاپۆرتەکان دوو بەندکراو بەناوەکانی جەبار سەلامی و سادق ئەڵاوێردی بە تۆمەتی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر لە زیندانەکانی قوم و تەورێز ئیعدام کراون. هاوکاتیش سێ بەندکراو بەناوەکانی محەممەد ڕێکانی، محەممەد ئەمینی و ڕەزا ساڵحی بە تۆمەتی کوشتنی بانقەز لە زیندانەکانی شەیبانی ئەهواز، ئیلام و شیراز لە سێدارەدراون. لە هەواڵێکی دیکەدا دەستگای قەزای ڕژێم سزای سێداری بەسەر بەهمەن فەرزانە بە کوژی لە حەسێن نژاددا سەپاندووە. بەڵێ بینەران، دوایین هەواڵیشمان سەبارەتە بە شەپۆلی دەست بەسەرکرانی شارۆمەندانی ئێرانی لە ئەمریکا. بە پێی زانیاریەکان ڕێژەی دەست بەسەرکردنی شارۆمەندانی ئێرانی لە ئەمریکا لە ساڵی 2025 زاینیدا بە نیسبەت 6 ساڵی ڕابردوو 10 هێندە زیادی کردووە. بە وتەی چالاکانی مافی مرۆڤ پاش بەدەسەڵات گەیشتنی دۆناڵد ترامپ و گۆڕانی یاساکانی کۆچبەری لە وڵاتە، شەپۆلێک لە دەست بەسەرکردن و دیپۆرتکردنەوەی شارۆمەندانی ئێرانی بە تایبەت پاش بۆردومانکردنی سایتە ئەتۆمیەکانی ئێران دەستی پێکردووە. دەست بەسەرکردنی ئەو شارۆمەندانە لە حاڵێکدایە کە 90% هیچ پێشینەیەکی خراپیان نەبووە و لە ماوەی مانەوەیان لە ئەمریکا هیچ تاوانێکیان ئەنجام نەداوە. بینەرانی خۆشەویست، گەشتی هەواڵەکانتان پێشکەش کرا، کات و ساتێکی خۆش بۆ هەموولامان.